بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لەبێت بنیادگار فایقم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لاگەڵتانە بم بۆ باسی ڕۆژ. ئەم شەو لە باسی ڕۆژ دوو میوانی ئەزیز و بەڕێزمەیە لە سلێمانیەوە کاک سالار مەحموود پارلەمانتاری کوردستان لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان واروە کاک ئومێد خۆشناو لە هەولێرەوە لەگەڵمانە بێت سەرۆکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە پارلەمانی کوردستان. دیارە باسی هەڵبژاردنە ئەکرێ یان ناکرێ، دوا ئەخرێ یان دوا ناخرێ. یعنی قسە لەسەرەوە هەیە هاوڵاتیان سەریان لێ شێواوە، کاندیدەکان سەریان لێ شێواوە، تەنانەت پارتە سیاسیەکانیش بەشێکیان سەریان لێ شێواوە نازان هەڵبژاردن نەکرێ یان نە. لایەنەکان ئەگەن بە ڕێکەوتنێکی یاخودنا. منم شەوەمەوێ بپرسم لە میوانەکانم کە ئایا دواخستنی وادەی هەڵبژاردن بۆ ماوەی هەفتەیەک بە مانای چی دێت؟ ئایا بۆ ئەوەیە کە لایەنەکان ڕێکەوتنێکی سیاسی بکەن لەسەر کۆی پرسەکان ڕێک بکەون بە ئەنجامدان یان ئەنجام نەدانی هەڵبژاردن، یان بۆ ئەوەیە و لایەنانەی کە نایەنەوێت هەڵبژاردن بکرێت بە فەرمی لە ڕێگەی کۆمیسیۆن و پارلەمانەوە داوا لە حکوومەت بکەن کە هەڵبژاردن نەکرێت. پرسیارە سەرەکیەکەش ئەوەیە ئەنجامدانی یاخود ئەنجام نەدانی هەڵبژاردن چ مەترسیەک و چ لێکەوتەیەکی هەیە؟ ئایا فعلەن ئەنجام نەدانی هەڵبژاردن مەترسی دروستەکەیان بە پێچەوانەوە ئەنجامدانی ئەبێتە هۆیەوەی کە ناسەخانگیری لە هەرێمی کوردستان بێتە ئاراوە؟ لە ئێستادا زۆر قسە لەسەرەوە شەکرێ کە لایەنەکان پێویستە وەکو کاک سالاریش لە بابەتی خۆی ئاماژەی پێدا بوو یعنی وەکو یەک کوتلە وەکو یەک فراکسیۆن بچنە بەغاو لە مامەڵە لەگەڵ لایەنەکانی بەغدا بکەن. ئایا گەر ئێمە لێرە کۆک نەبین ناکۆکیەکە ناچێتە بەغدا و دەستکەوتی زیاتریش لەدەست نادەین لە مامەڵەکردن لەگەڵ بەغدا؟ و زۆر پرسی دیکەش کە تایبەتە بەوە بە تایبەت ئەوەی کە منەمەوێ بزانم ئەم شەو وەڵامی کاک ئومێد خۆشناو وەکو سەرۆکی فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی کوردستان سەبارەتەوەی بۆچی پارتی دیموکراتی کوردستان سوورە لەسەرەوەی کە ئەبێ هەڵبژاردن بکرێت و ئایا ئەوان لە بەرامبەر هیچ مەرجێکدا یاخود لە ڕێگەی ڕێکەوتنی سیاسیەوە ئامادەن کە ئەوانیش ڕازی بن بەوەی کە هەڵبژاردن ئەنجام نەدرێت؟ بێگومان قسە لەسەرەوە شەکەین کە ئەگەر هەڵبژاردن دوا بخرێت پەرلەمان چی بەسەر دێت و حکوومەتیش چی بەسەر دێت. من زیاتر ناڵێم بە ڕوخسەتی کاک ئومێد خۆشناو لە کاک سالارەوە دەست پێ یەکەم. کاک سالار سلااوان لێبێ ماندوو نەبن، ماوەیەکی زۆرە لە ڕاگەیان دووری، سوپاس کە ئەم شەو میوانداری ئەمەت قبول کرد. لە ئێستادا یعنی دۆخێکی وا دروست بووە ئەوترێت بەشێکی زۆر تەنانەت ئەڵێن سەرۆکی پارتی سیاسی هەیە نازانێ هەڵبژاردن نەکرێیانە، چجا بگاتە هاوڵاتیان، چجا بگا بەوانی کە بەربژێر و کاندیدن بۆ ئەم هەڵبژاردنەی پەرلەمانی کوردستان کە بڕیارە لە 30 ئەیلول ئەنجام بدرێت. ئەمەی ئەگوزارێت چییە و بۆچی بەم ڕۆگەیشتوین؟ بەڵێ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە، سڵاو ڕێز بۆ بینەرانی بەڕێزی تەلەڤیزیۆنەکەتان و هەروەها بۆ بەڕێز کاک ئومێد خۆشناو. بێگومان هەڵبژاردن بەشێکە لە پرۆسەی سیاسی بە ئاراستی دیموکراتیزەکردن و هەڵبژاردن کاتێک گرنگە کە بەڕاستی بتوانێت ئیجماعێکی سیاسی بەرەو سەقامگیری دروست بکە. ئێمە لە دوایین هەڵبژاردن کە لە پەرلەمانی لە هەرێمی کوردستان و عێراق کردمان هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بوو. لە نەتیجەیە و هەڵبژاردنەیە دەرەنجامەکان هەر چۆنێک بوو جۆرێک ترازانی لە ناو ماڵی کوردستانیدا دروست کردووە و ئێمە پێش هەڵبژاردنەکەش کۆمەڵی قەیرانی جاجیای ئابووری سیاسی قانونی لە کوردستانە هەمان بووە سەبارەت بە پرسی سەرۆکایەتی هەرێم، پرسی پەرخستنی پەرلەمان، پرسی قرار نەکردنی دەستور و کێشە بۆ ماوەیەکانمان لەگەڵ حکوومەتی عێراقی. هەموو ئەوانە تاوەکو گەیشتونێتە ئەم قۆناغێکی قسەی تیاکەین. ئێمە لە بەردەم پرۆسەیەکدان کە بنیادنانی ئەو حکوومەتەیە پێڵەن حکوومەتی عێراقی و دانیشتەکانی پەرلەمانی عێراقی و مۆقعی کورد لە ناو ئەم هاوکێشەیەدا کە هەموو لایەک دەزان ئێستا نوێنەرەکانی کوردواتە ئەو کوتلەی کوردستانیە کوتلەیەکی بچووکە لە چاو کوتلەکانی عێراقیدا. لە بەرامبەریشدا بەو بچووکەوە فشاری ئێران، فشاری ئەمریکای لەسرە بۆ ئەوەی خۆی یەکلا بکاتەوە لەسەر یەکێک لە محوەرەکانی کە دەیانوێت زۆرینە لە عێراقدا پێک بێنن. هەموو ئەمانە وا ئەکەن ئێمە لە بەردەم دۆخێک کابین ئەولەویەتەکان تەدریج بکەین، ڕیزبەندی بکەین. من پێم وایە گەورەترین دەستکەوت ئەوەیە ئێمە بتوانین بەردەوام بین لە پرۆسەی سیاسی و بژاردەکان تەدریج بکەین و سەقامگیری سیاسی کە ئێستاکە بەم ڕێژەیە لە کوردستاندا هەیە زیاتر گەشەی پێ بدەین بیپارێزین و ئەگەر بە ئیجماع توانرا هەڵبژاردن لە کوردستاندا بکرێ ئەگەر نا ئێمە زۆرتر مەشغوڵی ئەوە بین
یەک بەرەی کوردستانی بۆ بەغدا دروست بکەین و فراکسیۆنێکی کوردستانی دروست بکەین لەوێەوە ئستحقاقە دەستوریەکانی خۆمان بەدەست بێنین. سپاس دەکەم بێگومان تێمەولات بۆی قسەی زیاتریشی لەسەر بکەین کاک ئومێد سڵاوتان لێبێت ئەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم یعنی بۆچی پارتی دیموکراتی کوردستان هێندە سوورە لەسەر ئەوەی کە ئەبێ هەڵبژاردن لە 30 ئەیلول ئەنجام بدرێت وەڵامی ئەمە و دوایەوە من پرسیاری دیکەشم. زۆر سپاس کاک یادگار سڵاو ڕێز بۆ جەنابەت بۆ بینەران بۆ برای بەڕێزم کاک سالار بە دڵنیاییەوە پارتی دیموکراتی کوردستان پێی وایە و هەڵبژاردنە تەنها بۆ حزبێک بۆ گروپێکی دیاریکراوە ئەنجام نادرێتن. سووربوونی پارتی دیموکراتی کوردستان لە منتەلەقی ممارەسەکردنی و حەقەی هاوڵاتیان یاریێمی کوردستان و پیادەکردنی دیموکراسەتی زێدەترە نەمەسەلەن ئەوەیە پارتی دیموکراتی کوردستان لەو هەڵبژاردنە چەند زیاد دەکاو یان چه حزبێک چەند کەم دەکاتن لەبەرەوەی هەڵبژاردنە ئێمە قسەی لەسەر دەکەین هەڵبژاردنێک نییە پێشوەختە ئەنجامی بدەین قسە لەسەر کاتەکەی بکەین هەڵبژاردنێکە من و برای بەڕێزم کاک سالار و خەڵکی کوردستان باش دەزانین تەمەنی پەرلەمان بۆ 2 ساڵ بۆ ساڵێک دووەرزی یاسادانان درێژ کراوەتەوە واتە ئەو هەڵبژاردنە دەبا ساڵی پار ئەنجام بدرابایە بەڵام ئێستا هیچ یەکێک لەو هۆکارانەی کە باسی لێوە دەکرێت لەلایەن لایەنە سیاسەکانەوە ئەمە ئەوانە بە هۆکار و پاساوی مقنیع نابینین بۆ ئەوەی هەڵبژاردنەکانی پێدوا بکەوێتنەوە ئەو بەشێک لەو ئیجماع سیاسی یان ئەوەی برای بەڕێزم کاک سالاریش باسی لێوە کرد ئیجماعی سیاسی بە دواخستنی هەڵبژاردن دروست نابێ ئیجماعی سیاسی دەبێ بە ئیرادەی گەل دروست بێتن واتە هەڵبژاردن بکەینەوە ئیجماع دروست ببێتن. هەموو خەڵکی کوردستان باش دەزانیتن ئەم خولەی پەرلەمانی کوردستان نەیتوانی چارەسەری کێشەکان بکە بەڵکو لە خولێک بوو بەو تەشەنوزە سیاسیی کە لە نێوان فراکسیۆنە جیاوازەکان و لە نێوان لایەنە سیاسیەکان هەبوو خولێک بوو خوڵقینەری بەشێک لە خوڵقینەری کێشەکان و نەک کێشەکان چارەسەر بکە. ئەو حکوومەتی ئێستا شەمانە حکوومەتێکی بێ پشتیوانی سیاسیە ئەو حکوومەتە چەند هێزێک تێدا کشاونەتەوە چەند هێزێکی تێدا ماونەتەوە بەشی زۆریش لە کەم و کوڕی و لە گرفتەکانیش کە ڕوبەڕوو دەبێتەوە قسەی لەسەر دەکرێتن بە معنای ئەوەی کە پارتی هێزی یەکەمە ڕوبەڕووی ئەو دەبێتەوە بۆیە دەکرێت ئێمە هەڵبژاردن لە وادەی خۆی ئەنجام بدەین بمارەسەی دیموکراسیەت دەکەین مافی گەل بۆ گەل دەگەڕێتەوە گەل بڕیار لە ئیرادەی خۆی دەدا خولێکی دیکەی پەرلەمان جارێکی دیکە یاعادە نەزەر دەکەینەوە لایەنە سیاسەکان بە دڵنیاییەوە درێژە پێدەری ئەو خەلفیەتە نابین کە ئەوەی لەو خولە بوو و حکوومەتێکی دیکەی پشتیوانی سیاسی بەهێز دێتە ئاراوە ئەو حکوومەتە زۆرینەیە تەوافقە بە تەوافقێکی وەکو ئەوەی پێشتر کە بنکە فراوانە فراوانتر لەوەی هەبوو یان کەمتر فراوانتر لەوەی کە لە ڕابردوو هەمان بوو بۆیە پارتی دیموکراتی کوردستان پێی وایە ئەو هەڵبژاردنە مافێکی ڕەوای خەڵکی کوردستانە هیچ پاساوێک لەو پاساوانەی کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو ئەوانەی لە پشتی پەردەوە باز دەکرێن و ئەوانەی لە بەردەمی لە پێش شاشەی کامیرەکانیشەوە باسی لێوە دەکرێتن هیچ یەکچێک لەوانە بە پاساوی مقنیع نابینین کە هەڵبژاردننی پێدوا بکەوێت. باشە ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان جگە لە کۆبوونەوە دەوریەکانتان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ یەکگرتوو لەگەڵ هاوپەیمانی لەگەڵ کۆمەڵی ئیسلامی لەگەڵ بزوتنەوەی گۆڕانیش دانیشتنتان ئەنجام داوە لەم لایەنانە یعنی چ لایەنێک وەکو خۆت ئاماژەت پێدا لە پشتی پەردە و لە پێشی پەردە وڵاتیان یاریێمی کوردستان ماندووترن لەوەی کە لە پشتی پەردەوە شت بگوزارێت کێیان بە فەرمی بۆ نمونە مفاتەحەی پارتی کردووە کە هەڵبژاردن دوا بخرێت یاخود داوای پاڵپشتی پارتی کردووە بۆ ئەو مەسەلەیە. ئەمن ئەوەندەی حەقی خۆم بە قسەی لەسەر بکەم ڕێی پارتیە ڕێی پارتی لە پشتی پەردە و لەو دیوی پەردەشەوە یەک ڕێی بووە بۆ ڕای گشتیش و بۆ تەواوی خەڵکی کوردستان یەک ڕێی بووە کە ئێمە لەگەڵ ئەنجامدانی هەڵبژاردنین ئەو باس و خواسانەش جیاوازن لەوەی کە هەندێک کێس هەریەکە بە جۆرێک و بە شێوازێک قسە لەسەر ئەو بابەتەکراوە بەڵام هیچ یەکێک لەو مبەرراتانی کە باسی لێوە کراوە ئێمە بە دروستی نابینین بۆ ئەوەی هەڵبژاردنەکانی پێدوا بکەوێتن بۆیە تاکید دەسەرەوە دەکەینەوە ئەگەر یەک ڕزی نیشتیمانیمان دەوێتن ئەو خولەی پەرلەمانی کوردستان ڕای گشتی شاهد بێ لەسەر ئەو قسەی من بەو خولەی پەرلەمانی کوردستان نەک 2 ساڵ و ساڵێک 6 ساڵی دیکەش تەمەنی پەرلەمان درێژ بکەیەوە بە دڵنیاییەوە ئەو ئیجماع سیاسی لەو خولەی پەرلەمان دروست نابێتن ئەو حکوومەتە بێ پشتیوانیە سیاسی کە ئێستا هەمانە هیچ یەکێک لە کێشەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانیشی پێچارە سەر نابێتن هەرچەندە ڕۆژانی زۆر سەختی بڕین ئێستا لە ڕۆژانی باشترین بەرەو گوزەرانی باشتری ژیانی هاوڵاتیان دەڕات بۆیە ئێمە تاکید لەسەرەوە دەکەینەوە بۆ چوونی ئێمە وا بووە لە
پشتی پەردە و لە پێشی پەردەشەوە لەگەڵ ئەوە داینا هەڵبژاردن لە وادەی دیاریکراوی خۆی ئەنجام بدرێت سپاس دەکەم کاک بێگومان وڵات پرسیاری دیکەشم هەیە بەڵێ سپاس دەکەم کاک سالار دەنگۆیەکی نافەرمی هەیە کە لە ناو پەرلەمان پێشتر و ینی تازەش باس لەوە کرابێ کە هەڵبژاردن دوا بخرێ یاخود چۆن بڵێ کۆدەنگیەک دروست بکرێت بۆ دواخستنی هەڵبژاردن ئەمە تا چەندە ڕاستە بۆ ئەم پرسیار لە جەنابەکەم جەنابتان لە ناو پەرلەمان بەڵێت تا ئێستا هەوڵێک نییە لە ناو پەرلەمانی کوردستان بۆی ماوەی پەرلەمان درێژ بکرێتەوە و ئەو لایەنانەی کە داواکەن کە هەڵبژاردن دوا بخرێ دەبێت ئەوە تێبگەن کە ئەم داواکاریە یەکسانە بە درێژکردنەوەی ماوەی پەرلەمان بڵێ ئەمە یەکەمین لێکەوتێت ئەگەر ئەو لایەنانەی داوای دواخستنی هەڵبژاردنەکەن دەبێت بەشدار بن لە پرۆژەی درێژکردنەوەی ماوەی پەرلەمان جا بۆ 6 مانگە یان بۆ ساڵێکە من بە بیری برای بەڕێزم کاگومێ دەهێنمەوە کە لەم چوارخولەی پەرلەماندا لە هەموو خولەکاندا ماوەی پەرلەمان درێژ کراوەتەوە و ئەوانەی کە درێژ کراونەتەوە هەندێک جار تەبریرەکان زۆر لاوااستر بوونەوەی کە ئێستاکە کە هەن من بۆ خۆم وەکو شخصی خۆم لەگەڵ درێژکردنەوەی ماوەی پەرلەمان نەبووم و لەگەڵ ئەوەش نیم کە پەرلەمان بەم جۆرە تعتیل بکرێ درێژ بکرێتەوە دەرگای دابخرێ و مامەڵەیەکی نامەرجعی لەگەڵ بکرێ تاوەکو لە کوردستاندا پەرلەمانێکمان نەبێ ببێتە مەرجەعی سیاسی و یاسایی لە کوردستاندا و بۆ قەرارە مەسیریەکان پەرلەمان قەرار بدا بێگومان ئێمە ناگەینە سەر مەسارێکی تەندروست بۆ بەدیهێنانی ئامانجە گەورەکان بەڵام ئێمە قسە لەسەر واقعکەین من هیوادارم کاگومێت پەلە نەکات لەو بڕیارەی کە بە ناوی برادرانی پارتیەوە قسەی لەسەرەکە چونکە هەردوێنێ بوو برادرانی پارتی 5 ڕۆژ 6 ڕۆژ ماوەی بانگەشەی پەرلەمانیان دواخستووە پارتی دواخستووە بەڵێ بە مەشوەرەت لەگەڵ بەڕێزان لە گۆڕان دوای کۆبوونەوەکە لەگەڵ کۆمسیۆن قسە کراوە کۆمسیۆن ئەوەی کردووە بێگومان کۆمسیۆنی باڵای هەڵبژاردن کۆمسیۆنێکی سربەخۆ نییە کۆمسیۆنێکی محاسەسەیە کۆمسیۆنێکی دابشکاریە لە نێوان لایەنە سیاسیەکان ئەو کۆمسیۆنە کە پرۆژەکەی ئامادە کراوە لە پەرلەمانی کوردستان من لەگەڵ بەڕێز ئامینە زکری کە جێگری سەرۆکی فراکسیۆنی پارتیەوە پێکەوە ئامادەمان کردووە پێشکەشی پەرلەمان کرا و لە ناو پەرلەمانی کوردستان توانم بڵێم من تاکە کەس بووم کە دەنگم نەداوەتەوە ئیسلاممان کردوتە سەر ئەوەی کە دەبوو ئەو کۆمسیارانە بە سیڤی و بە سەربەخۆ هەڵبژاردن بۆیە ناچینەوە سەر ئەو تەفاسیلانە بەڵام ئەوەندەی هەیە لە پشتی پەردەوە گفتوگۆی لایەنە سیاسیەکان بۆ ئەم مەسەلانە گرنگن هەڵبژاردن ئەکرێ یان ناکرێ یەک مەسەلە هەیە زۆر گرنگە کاگیادگار استقراری سیاسی ئۆقرەیی سیاسی سەقامگیری سیاسی لە کوردستاندا دەبێت پارێزرێ سەقامگیری سیاسی یەکسانە بە سەقامگیری ئابووری سەقامگیری ئابووری ئەکاتە ئەوەی کە حکوومەت و هەمووان پەرژێنە سەر خزمەت گوزاریە جیاجیەکانی بواری ژینگە و پەروەردە و تەندروستی و جێگاکانی تر بەڵام ئەگەر تەعنود لەم مەسەلانەدا هەبێ و پەرتەوازەی و ترازان هەبێ بە دڵنیاییەوە ئەوەی لە کوردستان هەیە ئالۆزی زیاتر بەخۆیەوە ئەبینەوەیەت کە ئەگەڵ هەڵبژاردن ینی لە 30 ئەیلول بکرێت ڕەنگە ناسەقامگیری بێتە کایەوە ئەزانی چۆنە ناکرێت لەسەر ئەساسی تەعنود بێ کۆمەڵێک لایەن کە سوقلی سیاسی خۆیان هەیە حزوری جەماوەری خۆیان هەیە پێیان وایە بۆ نمونە تۆماری دەنگدەران تۆمارێکی پاک نییە و ئێمە لەگەڵ کۆمسیۆنی چەندجارێک یاداشمان داونەتێ قسەمان لەگەڵا کردوون کە ئەم پرۆسەیە بکرێ و جۆرێک لە دوای هەڵبژاردننی 12/5 لە ناتەبایی لە ناو کوردستاندا پەیدا بووە و لە ڕاستیشدا ناڕاستەوە خۆ خەڵکی تر بە هەرێمی کوردستانیان وتووە ئەو لەوێت ئەم مەسلەیە کە ئێستا پەیوەستە بە بابەتی عێراقەوە بۆیە من لێرەوە جارێکتر پەیامەکەم ئەوەیە ئەگەر ئەو لایەنانەی بە ڕسمی داوای دواخستنی هەڵبژاردن ئەکەن دەبێت پرۆژیان هەبێت لە پەرلەمانی کوردستان بەفەرمی داوای بکەن و شەرمنانە پرۆژێکی ئیجماعیان هەبێ و من بۆ خۆشم ڕەم وایە ئەو مەسلەی کە پەیوەستە بە دەستهێنانی مافە دەستوریەکانی ئێمە لە بەغدا و لە کەرکووک ئەولەوێتی زیاتری پێ بدرێ و بە یەک ڕیزیەوە بتوانین هەموو ئەو کێشانە و ئەو بێشانە هەیە چارەسەریکەین لەسەر ئەساسی کەمینە و زۆرینە ئەم وڵاتە بەڕێوە ناچێ و ئەبێ ئیجماعێکی سیاسی هەبێ بۆ پرسە نیشتیمانی و نەتەوەی سواس دەکەم بێگومان دێمە وڵاتان کاک ئومێد وەکو کاکسالار لە قسەکانی ئاماژەی پێدا یعنی ئەڵێت بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستان دوای
دوا کۆبوونەوەی دوا دیداری سیاسی و کۆبوونەوە و بینینی سیاسی کە لەگەڵ بزوتنەوەی گۆڕان بوو بڕیاریەوە دراوە کە هەفتەیەک بانگەشە دوا بخرێت وە قسە لەسەر ئەوە هەیە کە پارتی ئەمەی بۆ مجاملەی گۆڕان کردووە ئێوە لەو بارەیەوە چیڵێن بەدڵنیاییەوە کۆمسیۆن ئەگەر لە ئەساسدا محاسەی حزبیە فعلەن بەپێی ئەو کورسیانەدا بەشکرا پارتی دیموکراتی کوردستان لە تەواوی کۆمسیۆندا سێ ئەندامی هەیە کە ئەگەر ئەو حساباتانش بیتن واتە کۆمسیۆن بەیەکەوە ئەنجامیان داوە هەموو ئەو لایەنانێک کە لەناو کۆمسیۆن بەشدارن بێکەوە ئەو بڕیاریان داوە ئەو بڕیارە لە چوارچەوەی ئەو کۆبوونەوەی کە پارتی و گۆڕان ئەنجامیان داوە بەبێ مشاورە لەگەڵ لایەنەکانی دیکە ئەنجام نەدراوە بەیەکەوە ئەگەر ئەوانەی لەناو کۆبوونەوە کەش نەبوونە پرسوڕایەکیان لەسەر ئەو بابەتە پێکراوە دوجار لە کۆمسیۆن ئەو بابەتە ماوەی هەفتەیەک درێژکراوە وادەی هەڵمەتەکانی هەڵبژاردن ئەوە بەمانەی ئەوە نییە ئێمە هەڵمەتەکانی هەڵبژاردن بۆ ماوەی هەفتەیەک دوا بخەین دەمانەوێت هەڵبژاردنیش دوا بخەین نەخێر ئەوە ئەگەر پێشتر داوای ئەوە دەکرا هەڵبژاردنەکان دوا بکەوێت تەڵەبی دووەم ئەوە بووە ئەگەر وەڵامی یەکلاکەرەوەیان لە پارتی دیموکراتی کوردستان وەرگرت کە لەگەڵ دواخستنی هەڵبژاردن نییە داواکاری دووەم ئەوە بووە کە هەڵمەتەکان تۆزێک تاخیر بکەوێتن تا ئەو حزبانە خۆیان حازر دەکەنەوە پێداویستیانەی کە پێویستیان پێ هەیە خۆیان بۆ ئامادە بکەن بۆ ئەوەی ئەو پارتەسیاسیانە خۆیان ئامادە بکەنیان بۆ ئەوەیە لەم هەفتەیە دانیشتنی زیاتر لە پێش کامێرا لەپشتی کامێرا بگوزارێت و زیاتر لە یەکتێ بە تێگەیشتنی ئێمە تەنها بۆ ئامادەکاری ئەو لایەنانەیە کە باسییان لەوە کردو ئامادەکاریەکانی خۆیان تەواو نەکردووە و لەگەڵ ئەوەشدا هەڵمەتەکانی هەڵبژاردن لە زەوی هەرێمی کوردستان ئێمە پێشترش بۆ چونمان وا بووە ماوەی مانجێک ئەزیەتدانی خەڵک و شەقامگرتن و وەوتە شەن و جاتە سیاسیانەی هەشن مانجێک زۆرە دەکرا کەمتر بێ ئەو کاتیش ئێمە لەگەڵەوەدا بووین ماوەی هەڵمەتەکانی هەڵبژاردن کەمتر بێ بۆیە بە تێگەیشتنی ئێمە دواخستنی ماوەی هەفتەیەک بۆ لە ئەنجامدانی هەڵمەتەکانی هەڵبژاردن بۆ ئامادەکاریە خەڵکی دیکە چۆنی تێگەیە وا لە خەیاڵیاندا هەیە کە هەڵبژاردننی پێدوا دەکەوێتن دڵنیایان دەکەینەوە پێشتریش وەکو باسم کردووە کاکسەلاش باز لەوە دەکا من تەسەڕۆعم نەکردیە بۆ چوونی ڕەسمی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ ئەوەدایە کە هەڵبژاردن لە وادەی دیاریکراوی خۆی ئەنجام بدرێ ڕاستە چوار خولی پەرلەمان تەمەنەکەی درێژکراوەتەوە ئەم خولش کە تێداینە تەمەنی درێژکراوەتەوە بەڵام ئێمە ناکرێ ئەوە بکەینە ئیبداعێک دەکرێت ئەوە بە مۆدلێکی خراپ ناوزەدی بکەین جگەل لەو ڕۆژانەی کە شەڕی شومی ناوخۆ بووە تەمەنی پەرلەمان لە هەموو ئەو حاڵەتانی کە درێژ کراوەتەوە کارێکی خراپمان کردووە جگەل لەو ڕۆژانەی کە شەڕی شومی ناوخۆ بووە قوارایی سیاسی لە دەست نەدەین دەستگا و دامەزراوە شەرعیەکانمان لە دەست نەدەین تەنها ئەو هۆکار دروست بووە کە تەمەنی پەرلەمانی بۆ درێژکراوەتەوە هیچ یەکێک لە هۆکارەکانی دیکە هۆکاری باش نەبوونە کارێکی خراپ کرا ئەو مۆدیلە خراپە دەکرێت جێبێڵین باشە ئەگەر لە ماوەی ئەم هەفتەیە تا سێشەمە و چوارشەممە ئەو لایەنانەی کە نایەنەوێت هەڵبژاردن بکرێت بۆ نمونە بە فەرمی لە ڕێگەی پارلەمان و کۆمیسیۆنە و داوایان لە حکوومەت کرد پارتی دیموکراتی کوردستانە ماڵوێستەیە رەمێنێتەوە یان گۆڕانکاری بەسەرادێت زۆر بە کورتی تا ئەو لەحزەیەکە قسەی تێدا دەکەم ڕێی ڕسمی فراکسیۆنی پارتی ناچێتە هیچ ژێربار و یان داواکاریە کە ببێتەوە هۆکاری دواخستنی هەڵبژاردنەکان دوو پەرلەمان ناتوانێتن هەڵبژاردن دوا بخاتن پەرلەمان دەبێت تەمەنی خۆی درێژ بکاتەوە بەس تەنها ئەوەی لە دەسەڵاتدایە بەپێی یاسای دابەشکاری دەسەڵاتەکانی سەرۆکایەتی هەرێمی کوردستان کە بەسەر هەرسێ دەستگای دادوەری و حکوومەت و پەرلەمان دابەشکراوە لە سەلاحیەتی سەرۆکی حکوومەتە ڕۆژی هەڵبژاردن دیاری دەکا ڕۆژی هەڵبژاردن دیاری کراوە ئامادەکاریەکان لەلایەن هێز و لایەنە سیاسەکان گیراوەتە بەر کۆمسیۆن پێداویستەکانی دابین کراوە کۆمسیۆن ئامادەکاریەکانی کردووە هیچ یەکێک لە هۆکارانە دروست نینە هۆی قسە چی سەبارەت بە تۆماری دەنگدەران قسە لەسەرەوەیە کە سەبارەت بە تۆماری دەنگدەران ئێمە دەمێکە قسەمان لەسەر تۆماری دەنگدەرانیش هەمیشە و پرسیارەمان کردووە ئایا ئەگەر گریمان تۆماری دەنگدەرانی یارێمی کوردستان پاقژ نەبێتن ناوی مردوەکانی تێدا بێ ئێمەژە پرسیارە لە خەڵکی کوردستان دەکەین ئایا تەنها یەک لایەن خەڵکی لێ مردووە دوو بەپێی ئەو ڕێکارانەی کاکسەلەر نازانم لەو کۆبوونەوە بوویان نا کە چەند کۆبوونەوەیەک لە پەرلەمانی کوردستان ئەنجام درا کۆبوونەوە سەرۆکایەتی حکوومەت و پەرلەمان و فراکسیۆنەکان و کۆمسیۆن تێدا بەشدار بوون لەوێن دەرە ئەو پرۆسەیە کە لەلایەن سەرۆکی بازنەی ئینتیخابی لە بەڕێزان لە بزوتنەوەی گۆڕانە باسی ڕێژەیەکی کرد کە بە نسبەی 180 ئەو کاتی دوجار لە هۆڵی پەرلەمان کۆبوونەوەیەکی دیکە ئەنجام درا نزیک بە 190 باز لێوە کرد و سەروی 190 لۆ باز لێوە کرد ئێستا باز لەوە دەکرێت 195 تۆماری دەنگدەرانی یارێمی کوردستان پاکراوەتەوە کە سەرۆکی بازنەی ئینتیخابی
ڕۆحی کۆمسیۆنە جێبەجێکاری ئەو پرۆژەیە ئەوان باز لەوە دەکەن کە لە ئەو بەڕێزە لە بزوتنەوەی گۆڕانە بۆیە دیسان تاکید دەکەمەوە دواخستنی هەڵبژاردن کێشە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان چارەسەر ناکات دواخستنی هەڵبژاردن ئێمە ناکاتە یەکتیم لە بەغدا چکۆ لە ڕابردوودا هەڵبژاردنمان نەبوو لە بەغداش یەکتیم نەبووینە دواخستنی هەڵبژاردن کێشە ناوخۆیەکانی هیچ حزبێکیش چارەسەر ناکاتن بۆیە مبەرراتی زۆر لاوازن زۆر نامقنعن جگە لەوەی کە لە ڕای گەل و لە ئێرادی خەڵکی کوردستان دەترسێن ئەوانەی کە داوای دواخستنی هەڵبژاردن دەکەن سپاس زۆر کاک سالار خۆت ئاماژەیەکت پێدا بەڵام تۆزێک زیاتر لەسەری بۆستین ینی دواخستنی هەڵبژاردن بە مانای درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان و واروە بێگومان ینی ئەم کابینەی ئێستای حکوومەت شێبێ خۆی ینی نازانم بێ بە کاربڕێکەر و تەسریف ئەعمال چی بەسەردێەوە بێ بە ڕێکەوتنی سیاسی قەراری لێ بدرێ ئایا ئەمە بەمانای ئەوەش دێت کە بۆ نوێسە پەرلەمان سەرۆکی نییە بەمانای ئەوە دێت کە ئەو لایەنانی داوای دواخستنی هەڵبژاردنەکەن ئەبێ بێنەوە ناو پەرلەمان بەکارایی و بشنەوە ناو حکوومەت بەکارایی هەموو ئەم ڕێوشێنانە بە ڕێکەوتنی سیاسی لە نێوان لایەنەکانەکرێت من وەک ناسمەوە ئاستی کە لایەنێک ئەترسیان یان لایەنێک ناترسی ئەوەندەی هەیە کە ئۆقرەی سیاسی پێویستە لە کوردستان و ئەم ئۆقرەی سیاسی مەغزای خۆی هەیەانی هەندێک بە ڕستەی سیاسی و بە جۆرێک بەشێک بێت لە بانگەشەی هەڵبژاردن یا نەزعی تەسەڵوتیەوە بڕوانی تەبار و دۆخەکە بەم جۆرە ناکرێ باش بە تایبەتی ئێمەش و کاگومێت ئەبێ ئەو واقع خۆی بزانێ کە لە هەموو خولەکانی ڕابردوودا یەکێتی و پارتی خۆیان قاوەنی قەرار بوون لە کوردستان و لە پەرلەمان و لە هەموو خولەکانە ماوەی پەرلەمان درێژ کراوەتەوە نەباسی ترس کراوە نەباسی ڕاکردن لە خەڵ کراوە نە زۆر ئەوانە واقعێک هاتووەتە پێشەوە جا ئێمە مقنع بوو بین یا مقنع نەبوو بین لەگەڵ بوو بین یا لەگەڵ نەبوو بین ئێمە دەبێ وا سیاست بکەین کە مامەڵەکردنە لەگەڵ ئەوەی ئیمکانە بۆ منێکی پەرلەمانتاری کوردستان دۆخەکەەوە ئەخوێنمەوە کە ئەمە مسبقەن ئەیڵێم کە دەبێت پەرلەمان کاتی خۆیدا هەڵبژاردن بکرێ و شەرعەتی هەر پەرلەمانێک بۆ 4 ساڵە و ئەوەکانی تر تێبینی قانونی لەسرە بەڵام لە ئێستادا کە هەموو وەفدەکانی لایەنەکان مەشغوڵن بە مەسلەی بەغدا هەموو لایەنەکانی عێراقی و نێودەوڵەتی مەشغوڵن لەگەڵ لایەنە کوردستانیەکان لە مەسلەی پێکهاتن بۆ حکوومەتی عێراق و پۆستەکان مەسلەی ڕئیسی جمهور نایبی ڕئیسی پەرلەمان نایبی ڕئیسی وزەرا لە نێوان پارتی وێکێتی مەسلەی پارێزگاری کەرکووک و ئەنجومەنی پارێزگا هەموو ئەمانە بەڕاستی باسی گەرمی سیاسی و کۆئی ڕۆژانی ئەمانە لە پێشترن تاوەکو باسی هەڵبژاردن بڵێ بە دڵنیاییەوە و هەر ئەمە شەوای کرد هەفتەیەک مەسلەی بانگەشەی هەڵبژاردن دوا بخرێ و هیوادارم من بۆ خۆم هەموو گوتارێکم هەموو پەیامێکم هەموو ئاراستەی کارکردنم ئەوەیە کە لایەنەکان یەکڕیز بن یەکگرتوو بن بەرژەوەندی خەڵکی کوردستان بکەنە ئاماج وەم بەم پەردبوونە زیانی زیاتر لە خەڵکەمان دڵکەمان دەدەین لەو ڕۆوە من ئاراستەی قسەکانم بەو ئاراستەیە نییە بەشێک بێ لە بانگەشەی انتخابات بەشێکە لە خوێندنەوەی ماندوێتی خەڵکو و خەڵکی کوردستان لەمە زیاتر دۆخەکە کاتم هیچ نەماوە خولەکێک شتێ پەڕیوەت بەس بۆ تەوازون و هاوسەنگیە و پرسیارانی کە کردومە زۆر بە کورتی پێم بڵێ ئەگەر پرۆژەی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان بێتە پەرلەمان وەکو پاتی دەنگی بۆ دەن وڵا کاگادگەر نیو دەقەم دەوێتن بەس مقارنەیەک لە نێوان ئەو خیتابێک کە لەماوەی کەمتر لە ساڵێکدا نەخێر بە پێچوانەوە ئێمە پشتگیری ناکەین دوێنێ ڕیفراندۆمچیەکان دەبا تاوانبار بوون بدرێنە دادگا ئەمڕۆ سوود لە هێزی ڕیفراندۆم وەربگرین دوێنێ حکوومەت شکست خواردوو بوو دەبێت لە ناو ببردرێ و بڕوقێ ئەمڕۆ دەبێ درێژەی پێ بدرێت دوێنێ پەرلەمان درێژکردنەوەی پەرلەمان کودەتا بوو ئەمڕۆ دەبێت زەڕورەتی مێژوویە درێژ بکرێتەوە دوێنێ دیموکراسیەت ئەوان خاوەنی بوون ئێمە ڕێگر بووین دوێنێ ئەوان دەنجی گەل بوون ئێمە دەنجی گەل نەبووین ئێستا ئەوان لە ئیرادەی گەل دەترسێن بۆیە دیسان تاکید لەسەرەوە دەکەمەوە هەموو ئەو مقارنەیە لە ماوەی کەمتر لە ساڵێکە ئەوانە هیچێکیان لە خیتاب بەدەر نەبوون بۆیە زەڕورە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە وادەی دیاریکراوی خۆیان انجام بدرێ پارتی دیموکراتی کوردستان بە هیچ شێوێک پشتگیری لە هیچ پرۆژەیەک ناکە بۆ دواخستنی هەڵبژاردن خۆشنا و سەرۆکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی کوردستان لە هەولێرەوە لەگەڵمان بووی زۆر زۆر سپاس کاک سالار مەحموود پەرلەمانتاری یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی کوردستان سپاس بۆ کاتەی لە سلێمانی و جەنابیشتان بە ئێمەتان بەخشی بەڵێ بینەرانی عەزیز سپاس بۆ تەواوی هاوکارانم لە سلێمانی و لە هەولێر ڕێزی یادگار فایق قبول بکەن تا بەرنامەیەکی دیکە و باسی ڕۆژێکی دیکەی و کوردستان لە ئەمانەتی خوادا بن کاتێکی خۆش